وڵێ هەر لە دهۆکەوە میوانێکم لەگەڵ دەبێت لەسەر بانگەشەی پارتی دموکراتی کوردستان لە دەڤەری بادینان بە تایبەتی لەگەڵی قسە دەکەم بەڕێز سەربەست لەزگین بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی پارتی دموکراتی کوردستان لە دهۆکەوە لەگەڵما بەڕێز سەربەست سپاس کە لەگەڵ کوردستان 24 هەمووان کردنەڤاڵە مەزنەکەی دەڤەری بادینانیان بینی بۆ بانگەشەی لیستی 190 پارتی ویستی چ پەیامێک بگەێنێت ئەمە چی سەلماند؟ بله زۆر سپاس وەڵابەری جواب پرسیارەتە بدەم من دوێتن ئەم داخوازا لێبورینێ شووی جەماوەری بکەین شوان خوشک و برایان دلسۆز و سەربلند بکەین یەت و هاتینە یاریگەهێ ئەڤروکەپ مەرەما بەشدارکردن یان پشتەوانیکردنا لیستا 190 پارتی دموکراتی کوردستان لێژبەروێ ژمارە زۆرە یەکجار زۆرە خەلکی و کەناڵێ هەوە 45,000 مەزندەت کرد بەرێ گورەی پێزانینێت من نزیکی 6,000 خەلکێ شەرەفمەندێ پارێزگەها دهوکێ ئەڤروکە ئامادە بوو لێرێ لێ ژمارەکە زۆر زڤرینەوە چونکو جێ و ڕێ و داخلبوونا وایانجی چۆنا نافیاریگەهەیە پچەکێ بەرقەرەباڵغیە پچەکێ یا پاستەنگ بوو gelek lê zivrineve em daxwaze lêborînê şwan hemiya xwişk û birayet xuştivî dikeyn û em silaval hemî wan cemawerê mezin dikeyn yê ku bejdar bûye Evrûkel vî kernevalî spasiya bêwêne bi wan hemiya destêwat givêşin çavê wan maçî dikeyn bi rastî xelkê parêzgeha dihûkê xelkê badînan selmand Evrûket vî kernevalî da ku ew wefadarê ڕێبازە پارتی و بارزانینە و عاشق و مریدت کوردینی و پاشە ڕۆژە gelê کوردستانê و pirsa کوردینە pirsa کوردستانێنە بەڵێ پارتی هەموو کات بە تایبەتی لەم بانگەشەی هەڵبژاردنا ئاماژە بۆ دەکات پشتی بەخوای گەورە و جەماوەڕەکەی بەستووە بۆیە دڵنیایە لەسەر کەوتن ئەو جەماوەرە چی لە پارتی چاوەڕێ دەکات و پارتی چی لە جەماوەری خۆی چاوەڕێ دەکات بۆ ڕۆژی هەڵبژاردن جەماوەرê partî û hemî xelkê Kurdistanê jî dizanîtin ew destkeft û serweriyet ku Evrûke gelê Kurdistanê têda û ew herêma ku dibêne herêma federalî ya herêma Kurdistanê ku çendîn mafên destûrî û yasayî hatîne çespandin û çendîn sal e deselatê xwebxwî yê Kurdistanê û pêkvejiyaneka baş navbeyna hemî pêk hata dal Kurdistanê şanaziya here mezin بو پارتی و خباتا پارتی دموکراتی کردستان زفریته و جماوری کردستان بگشتی و راستیت زانیتن اولیلوی با اوریه جی کل پاشا روژه جی و دهاتی جی او هیزا کو بشیتن کردستان آرامی و پیشکفتنه و بردوامی و پیشکفتنه و آودانی و اگر خوده نکد هرشه اک جی به تسر هرما کردستان او هیزا کو بشید خورا گیریت و پارێزیتن وان دەستکەفتە و خەلکێ کوردستانê پارێزیتن پارتی دموکراتی کوردستانە ئەvە ڕاستیەکە هەمی خەلکێ کوردستانê دزانیت و تایبەتی دەڤەرا بادینان جەماوەرê دەڤەرا بادینان ji ber hindê hemî wextekî دەڤەرا بادینان û xelkê wê dilsûz partî helbijêrîtin û palpiştiya lîstê partî diketin hemî helbijartina jî da her partiya helbijartî و از باور دکم و هەڵبژارتنê jî da aynî de ya berdewam bîtin li wê piştevaniya ku dirêjayî mêjoyê hebûye bû Partî Demokratîk Kurdistan. بەڵێ بەڕێز سەربەست ئەمڕۆ بەڕێز مەسرور بارزانî لە کردنەڤاڵەکە ئاماژەی بۆ کرد ئەگەر پارتی پشتی بە جەماوەڕەکەی بەستووە هەندێک لایەن پشتیان بە لایەنی دەرەکی بەستووە بەڵام ئەوانە دژایەتی پارتی دەکەن و هەروەها ئەگەر ئەتانەوێت بمێننەوە و کوردستان بمێنێتەوە پێویستەکە دوعا بکەن پارتی بمێنێتەوە پێتان وایە بۆچی هەندێک لایەن لە بڕی جەماوەر پشت بە لایەنی تر دەبەستن ئایا جەماوەریان لەگەڵ نییە متمانەیان لای خەڵک نییە هەر لایەنێک و هەر حزبێک یا ئازادە بخۆ چ بێژیتن و چەوە بانگەشێ بکەتن بەس پڕاستی ئەم جیاوازین گەلوان حزبێ دی وەکو پارتی و سیاستا پارتی و ڕێبازا پارتی و mêjoa پارتی و ئەڤرویا پارتی و ئینشەڵڵا ئانەیا خودای مەزن ئایندە وی ملەتی jî rolê partî em piştrastin ku partî
نوینه را راستقینا کشا گل کردستان یا و پارتی دوی کاروانی بردوامی پیدات حتی بگهیت آمان جد خوی درست و یت راست و او کو پارتی بو دامزریای و او کو خلق مخوین بو رشتی و ریوارت خوینی بو رشتین پارتی دیا بردوام بید حتی سرکفتن دو ماهیه آنهیا خوده او بابت که چارنو سازه او مبدأ که بیرو باوره که دف همی خلق ما و تایبتیل دف خلق دور آبادینانج برهنده انشالله پانهیا خوده کل 20 اکتبر پشتی چند روزه که دیتر جماور بادینان ده صندوق دنگدان زرکتن و ده پشتوانی پارتی و ربازاوی بو مسوگر کرنا آینده که باش بو خلق ما و بو گل کردستانه باشه ام متمانه لچی وستر چاوه بگرید متمانا ماش بیرو باورت ماش مبدأ و عقیده مایا او سیاستا یا سرکفتی یا که 78 ساله پارتیل سر پریوت شد و بری 78 ساله جی عینی هبوه یعنی 100 ساله رباز بارزانی عقیده بارزان خداناسی پیگوژیان مروف دوستی هرما کردستان استراتیجیت پارتی بویه برنامه پارتی بویه اگر اف دریشمت نکجی پارتی هل گرتیم بوه هل بجارتنه هر اکشوان میدانکا گلکا برفره برنامه و آمانجت استراتیجی تیدا اینجا ما باوریه که مزن اب خدای مزن های و بخلق کردستان های بردوام جی ما په بویا گل پاشرو جی ده اف خلق بردوام گل پارتی دام مینید اما هر حزب کدی هر لانه کدی بخود چد بیجیتن یه آزاده بله ام وکو پارتی جوازینش خلق دی و ام 109 درجات جوازینش خلق دی باشه بەڕێز سەربەست ئەو خەڵکە پارتی تاقی کردوتەوە و بەڕێزیشت ئاماژەت پێکرد و ئەزمونەی کە ئێستا لە کوردستان هەیە دەبینرێت بەڵام ئەوانەی کە داوای تێکدانی ئەم ئەزمونە و نەمانی ئەم ئەزمونە دەکەن بۆچی بەم شێوازە بانگەشت دەکەن لە کاتێکدا کە کوردستان پێویستی بە پێشکەوتنی زیاتر پێکەوەیی و خۆراگری زیاترە کە لە دروشمی پارتی دموکراتی کوردستاندا هەیە خەڵک ئەم هۆشیاریە هەیە کە ئەم بابەتانە لێک جیا بکاتەوە بشک خلکی هوشیاری های و خلک مگلک هوشیاره و پشتی اف بانگشا و هل بجارتنه دست بکری و دریش میتوان لاینا خلکی گل بوینو و گهداریا بانگشا و پی و آخفتنت و هندک جارج آخفتنت گلکت آست نظم سر شاشه و سر سوشال میدیای پتر خلک ما یه هان دای و یه گرم کری که پشتوانی الپارتی بکن ام یلوه قناعته و پراستیجی اولایان وان دریشمت که هل گرتین و بانگشه دا از تنه دی بیجم او اوان معدن خود نیشا خلکی دن که معدن وان چی تدایه کەواتە خزمەت بە چ لایەنێک دەکات بەم شێوازە ئەما لە بەرژەوەندی کێدایە ئەگەر بیانەوێت کاروانی ئاوەدانی کوردستان بۆستێنن یا نەهێڵن ئەو پێشکەوتنانەی ئێستا هەیە بەرەو پێشەوە بچێت خەڵک پێ هیوا بکەن نشن ناتوانن وکو جناب برای کاک مسرور بارزانی بحث کری نشن را گرن و نشن روخینن و ده افکاروانه یه بردوام بید و هرما کردستان در پیشکەفتنێکەوە بەردەوام دابیتن. باشە هەر ئەمڕۆ سەرۆکۆزیرانی عێراق و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کۆبوونەوە داوایان کرد کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و شەفاف لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. هەندێک هەوڵی ساختەکاری کالیژنەی باڵای هەڵبژاردننی پارتی ئاشکرای کردەوە. پێتان وایە ئەمە گومانە خاتە سەرنجامەکانی هەڵبژاردن و چۆن پارتی دەتوانێت ڕێگە لەم شێوازە ساختەکاری یا گۆڕینی ئەنجامەکانی هەڵبژاردن بگرێت؟ ام پیری چاودریا وان جموجولات که این اوته نکرن و پراستیجی ساختکاری یت هی و هندک لایان رنگ همی پشتگرمی خو آن همی چارنوسه خو هلا بیتا پنده هیویا هنده و کده پرکا ساختکاری شن جماره که کرسی یت زیدتر آن یت بلندتر دست خو ببینن و پراستی هم وکو پارتی گلک چاودریاوی بابتید که اینو من دستگاه تایبتمند تایید هم گل کمیسیونه و هم گلوان جهت که او حولو جموجوله جیل پیدا بوین و از بارد کم
هەواڵت ما ئەڤرو کە پێویستە سکاڵایەک هات بیتە تۆمارکردن دژی وی کارێ کول سلەیمانیە هاتیەکردن ئەو ناوێ تێستکردنێک و جیهاز و ئامیرێت کۆمیسیۆنێ شناف بنگهت کمیسیونه آنجیش ریوبریا کمیسیونه ورگرتین و برین ناف عسکری دا یا ناف او لشکر خدا یا چکدارت خدا و هزت خودت امنی دا و هاتین دنگ پیداین و على اساس اوه وقت تسته که بکارتینن اوه بابته که جدیه پراستی ام ویال سر پراستین و ام ده دیفچون السر کین و الوقت خوشی ام رنگ هلویست و قصه خو مهبیتن برانبری وان کریارت نروایت کو السلیمانی هاتین انجام دان دوار روژت چوی دا بله بالا کۆتایشتا بپرسم هەرو کەرنەڤاڵە مەزنەی کەمڕۆ لە دەڤەری بادینان بەڕێوە چوو ئەوەی کە لە بانگەشەکانی شارەکانی دیکە دەیبینین پارتی بەم شێوازە بەم پشتیوانی ئەم جەماوەرە مەزنە ئەو وەڵامەی نەداوەتەوە کە ئێستا بەڕێزت ئاماژت پێکرد ئەمە وەڵامێک نییە بۆ ئەوەی کە ئەنجامەکان ناگۆڕدرێن و ناتوانن بیگۆڕن بێشێک هاتنا جماوری و پشتوانیا جماوری الوان همی کرنوالت کوچید بن و تایبتی کرنوال افرو کلکول دهو که پریوچوی همی نشانه هنده یکانه اوی خلکی بریار خود چوادایه آن ده چوا بریار خود دتن ل 20 اکتبره 20 اکتبره روزکا گلکا گرنگه و هم داخازل همی خلک خوی خوشتوید که همی باجارت کردستانه همی دورا پشتوانی ها لیستا پارتی بکن چون که پارتی بتنه دشت زمانتا آرامی و پیشوچون کردستان و گهشتن کردستان آمانجت خویت روا پارتی او هیزه یا که وی بر پرسیاریتی تلگیری تو خبات بو وی چندت کتن ام داخازش همی دنگ درات کن کردستان پشتوانی ها پارتی بکن چون که پارتی خودان استراتیجیت خودان آمانجه و خودان قضیه و بر پرسیاریتی جی هلد گرید و مباوریه که تمام های اف جماوره دی بشوه که گله که بردوام گلمه بید که چوا بری 7 سالا از بیرا همی خلکی بینم 20 اکتبر پارتی ریگر بو که هندک هزت چکدار و اتفاقا گلک لاینا و گلک ولاتت اقلیمی جی پیگ و کودویان کردستان داگیر بکن پارتی ریگری لیکر و پارتی البرسنگه و راستیا 20 اکتبر افساله جی از بارد کم جماوری کردستان ده کرنواله که دی و ده داستانه که دیا آزادی و دموکراسیت وکو داستانا سحیل و پرده ده تومار که دنگت زر و پشتوانی لیستا صدونوت بله زر سپاس بەڕێز سەربەست لەزگین بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی پارتی دموکراتی کوردستان لە دهۆک و لەگەڵمان بووی